دادگای فیدراڵی عێراق ڕۆژی 21 دوو لەپاڵ بڕیاری موچەدا بە شێوەیەکی ناڕاستەوخۆ نوێنەرایەتیەکانی هەرێمی کوردستانی لە دەرەوە هەڵوەشاندەوە و بە نادەستوری ناویان دەبات. دادگای فیدراڵی باز لەوە دەکات دەستور واجبی کردووە سیاسەتی دەرەکی و دیبلۆماسی لە دەسەڵاتی تایبەتی حکوومەتی عێراقە و هیچ دەسەڵاتێکی دیکە بۆی نییە بەکاریان بهێنێت. دادگای فیدراڵی عێراق ئاماژە بەوەش دەکات بە پێی مادەی 110 دەستوری عێراق ڕەنگڕێژکردنی سیاسەتی دەرەوە و نوێنەرایەتی دیبلۆماسی ئەنجامدانی دانوستان لەسەر پەیماننامە و ڕێکەوتنە نێودەوڵەتیەکان سیاسەتی قەرزکردن و واژووکردن لەسەریان و یەکلاکردنەوەیان هەروەها ڕەنگڕێژکردنی سیاسەتە ئابووری و بازرگانیە دەرەکیەکان تەنیا دەسەڵاتی حکوومەتی فیدراڵی عێراقن. قسەکردنی دادگای فیدراڵی لەسەر سیاسەتی دەرەوە و بەناڕاستەوخۆ هەڵوەشاندنەوەی نوێنەرایەتیەکانی هەرێم لە دەرەوە هاوکات بوو لەگەڵ سەردانەکەی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم بۆ ئەمریکا. نوێنەرایەتیەکانی حکوومەتی هەرێم لە دەرەوە فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوەی حکوومەتی هەرێم لە ئەیلولی ساڵی 2006 بە بڕیاری ژمارە 143 سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران دامەزرا و یاسایی لە پەرلەمان بۆ دەرنەچووە و بەرپرسی فەرمانگەکە پلەی وەزیری هەیە. حکوومەتی هەرێم 14 نوێنەرایەتی لە دەرەوە هەیە، لەو ژمارەیەش 11 نوێنەرایەتیان لای پارتی و 3 نوێنەرایەتیان لای یەکێتین. نوێنەرایەتەکانی هەرێم لە دەرەوە هیچ سیفەتێکی دیبلۆماسیان نییە و وەک کۆمپانیا و ڕێکخرا و تۆمارکراون و پارەیەکی زۆر و نادیار لە بودجەی گشتی خەرج دەکەن و دەبێت ساڵانە باج بدەن. لەگەڵەوەشدا نوێنەرایەتیەکانی هەرێم خراونەتە خزمەتی حیزب و بنەماڵە و لۆبیان بۆ خەڵکی کوردستان نەکردووە. ئەو وڵاتانەی نوێنەرایەتی هەرێمیان لێ بریتین لە ئەمریکا، یەکێتی ئەوروپا، بەریتانیا، فەڕەنسا، رووسیا، ئەڵمانیا، ئێران، ئیسپانیا، ئوستورالیا، ئیتالیا، نەمسا، پۆڵندا، سوید و سویسڕا. دوای هەڵوەشاندنەوەی نوێنەرایەتیەکان هەرێم دەتوانێت لە باڵۆزخانەکانی عێراق نووسینگە بکاتەوە. بەپێی بڕگەی چوارم لە مادەی 121 دەستوری عێراق هەرێم و پارێزگاکان دەتوانن نووسینگەیان لە نێو باڵوێزخانە و نێردە دیبلۆماسیەکان بۆ کاروباری ڕۆشنبیری و کللتوری و گەشەپێدان هەبێت. بەپێی ئامارەکان حکوومەتی عێراقی نزیکەی 90 باڵوێزخانە و نوێنەرایەتی لە وڵاتانی دەرەوە هەیە. بەمەش هەرێمی کوردستان بەپێی دەستور دەتوانێت نووسینگەی خۆی لە باڵوێزخانە و نوێنەرایەتیەکانی عێراق بکاتەوە. ئەو کاتەش چوارچێوەیەکی یاسایی و دیبلۆماسی وەردەگرن و دەتوانن یارمەتی کوردانی دەرەوەی وڵات بدەن.